هەندێک پیشە هەن بەوشە گزارشتیان لێ ناکرێت بەڵکو بە بۆن و بەرامەکەیان دەناسرێنەوە پەنگری داگیرسا و چرە دووکەڵ چزە و تامی بۆنی کەبابی برژاو میوانەکانم هەرچەندە بەردەوام لە بەردەم ئاگری ئۆزاغەکانیانن بەڵام دڵیان لە بەفر سارترە لە ئاس ململانەی یەکتر چونکە دەزانن ڕزق بەدەستخوای و بەشی هەمووان دەکا بە خێرهاتنی کەبابچیانی پێشەنجی هەولێر دەکەین کاکە زەکەریا یاسین کەبابچی کاک ئەمیر شێرزاد کەبابچی کاک سەربەست ئیکرام کەبابچی بەخێراتن حەز زەکەریا لای بەڕێستەوە دەست پێ دەکەم ڕاستە لە بەردەم ئاگرینە بەڵام دڵتان لەگە یەکدری ئاوەڵایە و کراوەیە چکە دەزانن ڕزق لە لای خوایە وایە؟ بەێ فەرموو کاکە حەز بەنسبەتی یعنی مەسە بەنسبەت ئەوەی کە حەسادەت نییە ئەوە نیە مەسەلەن ئەنگۆ چەندین ساڵە بڵێ ئەمە لە قەدیمەوە یان کە ئەمە منداڵ بووین تەمان ئەوانە دیار بوون کاک سەربەستوانش دیار بوون یعنی بابیان دیار بوو باپیریان دیار بوو ئەمە هاتچوو یەکدریمان دەکرد یعنی زۆر جار ئەمە کە بابم لە ئیش خلاص دەبوو دەچۆکن وەستا قادری کە دەکا باپیری وی دەچۆکن مامی کرێمی هەزار لەگە مامی کرێمی ئەوەشیان هەبوو یعنی دانیشتن و سەفەرات و شتیوان هەبوو برادری یەکدری بوون یعنی زۆر ئەوانش دەهات نەکەنەمە یعنی ئێستا برەی کاک عەبدوڕەزاق کە لە مەدعمی خۆی دێتە خواری لە پێش مەدعمە ڕادەوستی چاکخۆشی لەگەمە دەکە ئەمە هەروە یعنی لەگەر کوڕەکانی وەستای کرەمی لەگەر دارای لەگەر کاک سەربەستی کەبابی یەکدریش دەخۆن بەلێ بەلێ کەبابی یەکدریش دەخۆن یەکدریش دەناسین و دەشزانین ئیشەکە کووە یعنی ئەمە وەچی خزممان لاتێ خزم بووینە خزم ناسیاری یەکدری یعنی ئەمەن 100 چوومە مالی کاک سەربەستی چوومە مالی کاگەمیریش لە پشت زەیتونەی احتمالە کاگەمیر بڕێک لە من گچکەتر بی بەزە من هاتووی مالی کاگەمیرم کردیە لەگە بابیشی زۆر برادر بوویمە یعنی هاوڕێتیەک هەیە لە بینی خانەوادەکان لە بینی عائیلەکان بەلێ بەلێ ئەمە قەدیمەکانین لە هەولێرێ یعنی ئێستا ئەمە منداڵ بوویمە کەباب سەرسەنگم هەردیتە کەباب نەجارم هەردیتە ئەوانە قەدیمەکانن لە هەولێرێ ئەوانە جێی ترزنین یعنی هەموو کەس دەتانی لە کنەوانە نان بخوا دەستخۆش کاگەمیر کەبابە قەدیمەکان لە هەولێرێ تامی کەبابی ئێستا و جاران کوی لێک دەدەیەوە گۆڕایی طبعاً گۆڕانکاری هەیە طبعاً گۆشتی قەدیم فەرقی هەبووە لەگە ئێستا بەڕاستی هەموو بە تەریقەچکە بووە ینی لەوەڕەکەی باشتر بووە یان تەکید وایە بەس ئێستاش یعنی بڵێن خراپ نییە ئێستاش گۆشتی باشەیە گۆشتی کوردی خۆمان بەڕاستی بەرخی خۆمان زۆر بەناوبانگە گۆڵچی خۆمان بەناوبانگە ئێستا کاک زەکەریاوان 100% دەزانم کاک سەربەستوان هەندێک مەتاعم هەیە ئێستاش لە هەولێرێ دڵنیا بە گۆشتی ڕقم یەک نەبی هەناجێڕنەوە لەوانەیە لە مەجموعە گۆشتە کە ڕۆژانە دێ کەم یەک خراپ بێت دڵنیا ئەمن لە باتیوانش یعنی دەتانم ئەو قرارە بدەم بە خودای دەگەڕێتەوە دەبی گۆشتەکە باش نەبی هەر مستەحیل کاگەمیر ئێستا باسی گۆشتی ڕقمیەک و دوود کرد بەڵێ یعنی مەقسەد چییە لەوەڕەکەی سروشتیە یان بزانە کوردی بەرخی خۆمان گۆڵچی خۆمان کوردی فەرقی هەیە هەر تامی گۆشتەکەی فەرقی هەیە خەیەکەی فەرقی هەیە خواردنەکەی فەرقی هەیە کاکە تو لە هیندستان گۆشت لۆ دێ سوانی ئەوە چێ و حیوانە دێ یان لە بەرازیل دێ یان لە ئۆکراینە دێ تو نازانی و گۆشتە چیە فەرقی دەبی لە کەباب لێدانەکە طبعاً تەکید فەرقی دەبی قسەی دەکات پێشە حیوان لە عێراق دەسوڕاوە نەبوو یعنی لە دەرێبێ لە جنوب داهاتە ئێرە لێرە دەسووە لە جنوب داهات ئێرە حیوانی بێگانە نەدەهات چون گوندەکان ئاوەدان بوو خەڵک حیوانی بەخێو دەکرد حیوان زۆر بوو ئێستا گوندەکان نەمان حیوان زۆر کەم بووە حیوانی کوردی زۆر کەم بووە یعنی حیوانی کوردی ئێستا سێچار قەسەبەیە بە 50 دەست دەژمێردرێ ئەوانە لە 22 لە 24 هەزاری گۆشتی کەمتر ناتانە بفرۆشن گۆشتی هەیە بە 12 هەزاری هەیە بە 10 هەزاری یعنی ئەوە فەرقە کاکسەر ئەوەی باز دەکەین ئەوە فەرقی سعری کەبابیە یعنیش عەفوم کە 110 سانتیم و مەسەلەن 180 ئەوەش فەرق دەکاتن فەرق دەکات کابرا کەبابی گەورەوی بە سعری خۆی دات کسکە کەیەوە هەرزان جوودی ئێتیاریە بەس حەسەب گۆشتەکەی مثلا کەبای مەکسکەیە قالبەکەتان وەرگرتیا قالبەکەما وەرگرتیا 100 غرامە حاجی
مثلا گەورەترە خۆیتی بەگرانتر بدە کەبابەکانیان گەورەترە خۆی بەگرانتر بدە ینی گلێ لێ ناکری هەر شتێک بە وەزنی خۆی کاکسەرۆ ئێستاگەر مەسەلەن برین ئەلێرە ئەمن سێسار کەباب لۆدانم ئیخۆت دەناسیەوە طبعا کو دەناسینەوە هەرێک کەبابی خۆی دەناستەوە لە دەستاوە لە دەستاو هەیە طریقەی دروستکردنی هەیە یەن نەخشەوەی کۆتی نەخشەیە دەناسیەوە حتممە دەناسیەوە باشە کەبابی وانە مەسەلەن مەتێ دەکرێت لە باشێڕێ دیارە گۆشتی باش دەینن کەبابی جوان لێ دەن دەجارە یاسی باشە لەوە ئەمە نەگەم کەبابی بکەم هەڵدەوەشێ و دەستشم دەستێ حتممە وەستایی دەوێت وەستایی دەوێت بزانیت چەند گۆشتی لەگەت چەند دونجی لێ دەدەی ئاخە گۆشتەیە چەورە گۆشتەیە چەوری کەمە بەێ گۆشتەیە چەوری دونجی کەم دەوێت گۆشتی ئەوە ناویشەکەین دەدەزانین بەس کابراکی غەریب بێ دەچێت قەسا بچی 2 کیلۆ گۆشتم دێ دەکەمەوە کەباب لە ماڵێ پێ دەرناچی زەحمەت حەز دەکرێت خەڵکەکە ئەگەر هەموو کەبابی بکاتن دەبێ مە قەپاتکەین من وەستانی عمەتمەیە حەز دەکرێت ئێستا مەسەلەن برین بەبیرت دێتەوە یەکەم زار کەبابت لێدا لەبەردەست وەستا فاڕۆقی بچێ بوو والله لە بندستی وەستە فاڕۆقی لە فاڕۆقی زیاتر چێمانەوە نە ئەوزە یەکەم زار لەبیرە مەسەن لە دەستت بەر بۆ یان چ بوو یان یەکەم زاری کە کەباب لێدا خۆت بەخۆی ناوەڵە وەختی خۆی ئەمە دەزانی چیە لەگەر کەبابچیان بڕێک ئەوەمان هەبوو ینی ئیشیان نەدەکرد و ئیشەکەیان بە زەحمەت دەیەخست و ئەوزە ئەم مامەکەم هەبوو وەستایەکی زۆر چاک بوو کاخەتە نا ئەوە بەشیر وەستایەک بوو کم وەستا هەبوو چوی کەبابی شیشکە بڕزار دەیانگۆ مسابقەی دەکرد ئەوان بە سەیان شیشیان دەکرد ئەو بە تەنێ شیشی دەکرد ئەوزە هات پێمی گوتی ئاگادار بە ئەگەر خۆت فێر نەکەی چۆن بابیشم وەستا بوو گوتی خۆت فێر نەکەی ئەوانە سەیتەرە لەسەر دەکەن دوایە هەرچ بلەی دەبی بلەی تەواوە وەڵا ئەوە بوو هوردە وردەوە چی ئەوەی هەویرەکەیان دادنا دەیانگۆ شیشکە وڵات تقریبان ماوەی زۆری پێ نەچوو لەبەرەوەی زۆر تەرکیزم لەسەر کرد بوو بە 10 ڕۆژی فێر بووم بە 10 ڕۆژی فێر بووم تقریبان 10 ساڵیش کەباب سیاتیم کردە من 10 ساڵ 12 ساڵ وەستا زەکەریا ملا حەزم کردیە دایمان کەبابچەکانی سەر ئۆزاغی دەستیان و پەنگر و سوتایە و ملا حەزم کردیەوە کە ڕژوەکە دەتەقیتەوە نا ڕژووی نییە ئەوە ئی ئاویە ئاو ئەوانەی زۆر کەبابی شیش دەکەن کە دەستیان زۆر لە ئاوی دەن دەستیان معدەل تەڕا کە شیشەکەش لێدەن شیشەکە ئاسنە بڕک زاریش دەستیان دەستێ بە ڕژوو ئەوەی قرسەی دەکەویتە مابینی ئەو دوو پەنجەیان ئەوە زۆر خەتەرەوە زۆر ئەو شتەم دیتیە ئەمن هیچ سانابتەوە برینەکە 15 ڕۆژی دەوێت ئیلا دەبی 3 ڕۆژ دەست تەڕ نەکەی ئەو چا دەبی کاگەمی سوالێک سوالەوە قسەیە دەێن هەندە کەبابچیە کەبابی خۆی ناخوا شتی وایە وەڵاگە کەبابچیبی کەبابی خۆی نەخوا دەکا کو زەمیری خۆی مرتاح دەکا این نەی تێداوە شتێکی فرۆشی خۆی نەخوا من خواردنی خۆم نەخۆم یعنی وەنیا باشە کەبابچی باش وەستای ڕۆژێ چەند دەتانی چەند کەبابی لێدا والله کەبابچیەوە بە قودرەتە مەسەلەن هەیە تااقەتی هەیە ڕۆژانە مەسەلەن 1000 کەبابی شیشکە هەیە 500 پێشیش دەکرێت هەیە وڵی تااقەتی ئەوەی نییە 10 کیلۆ شیشکە ئەو ڕاستی قودرەتە ممارسە مثلا دايما سيشي فيه قابلية هي زيركة هي زيركة يعني هي زود يعني ديني ودبا كباب ده صوريني وديني ودبا هي كبابسي يعني بيك زاري دبات السلو دين تخواري دادن كبابكش او كبابي اتودا تبي هذه ما وقت خوي باب ما في ما يقول لقى كبابي زور قوي مكان تامي نامي او يقول زور قوي مكان بيك دوزاري شيش كانوا داني فير من يعني زارك ربط كم دوسين باشا ليش كانوا داني يعني تاني دانجو يعني هو دارين مثلا دارين اگر كبابه كبي هلد قد هر وشا او هل دوري او تواوا اگر بيك او هستا باشنيا او تاتسن راستا كباب اگر هل بوشه تامي خوي براستي بتاما زود زارج دارين كباب هل نوشي كباب هل نوري مثلا اما هم وسطاين كاكسيون لو يقصد كما وسطاين يا دزان كاكسب كباب اگر نرم نبي بتسنغالي هل نوري يعني تامكي ناغري بس كباب رقبي وشي صونده يا اخي وشي تسوبي تستامتش بخوي كبابك دزاني كوا اسا كباب ناسك دبي بس اتو لشيشي رات شيشي بيتبي سبارتس وشي بروشي لي اونا بالضبط اونا كباب راست كباب دبي وشي قالبي بي ناسك بي جوان بي فصاليه بي دوايتو هاتي غوشتي دي خوي غوشت و دونك
دوون کەبابی تەفنیش ناکە دوون کەبابی جوان دەکە یعنی ئێستا بڕۆزا زۆرجە لە فەیسبووکی دەبینم کابرا کەبابەکەی ڕادەچێشی ئەو کەبابە ناتانێت تۆ هەگری لە ناو نانیدانی پارچە پارچە بووە ئەوە بەوەی نانێن کەباب باش حاج زەکەریا هەندێک بیرەوەری خۆشم لۆ بجێڕەوە منە تو لە منداڵیەوە پێکەوەینە تو بیرەوەری خۆش لۆ باسی سفرەی ڕەمەزانی قەدیم نەکەین لەگەڵ باسکە وەنیە پێشانە تو ئەمە جیران بووی شیو دەکرات دەسوە 5-6 مالی تەوزیع دەکرا ئەو کفتەی دەکرد ئەو دۆڵمەی دەکرد هەموو بە یەکدریان دەگوت ئەمە ئەوڕۆ ئەوەی دەکەن ئەمە ئەوڕۆ ئەوەی دەکەن شتێکم نەدەخوارداتم لەنگ گۆم دەبرد قاوەتم لەگەڵ والله 100 جار لە مانیگۆ دانیشتیمە لە مەتبەخی لەگەنە گۆنانم خواردیە ئێستا شتە نمایە ئێستا خەڵک سیقەی بەوەی نیە ئامۆزای خۆی بین تەمالی حاج زەکەریا ژنەکان باش بوون ئەوم لۆ بجێڕەوە تازە باس کۆڵانی عارەبان لە بیدایەتی لە یەکەم خانی دایە فەهیمە بوو دوایە دایە ڕۆقی هەبوو داهات یەکنەمە نەنێ هەبوو پێمان دەگوت نەنێ دایە گولێ ئینگۆ بوو وەنیە دایە خانێ مالی شیرین و فەرادی بوو مالی ڕزگار و ئەهەمام واحیدی ستی مالی دایە سولحیەی بوو وەنیە مالی ژنی گەورە بە قەدر هەموو گەورە ئێستا نمایە ئێستا لە 105 ئەو گەورانە نمایە ئێستا هەموو ساحب ماڵەکان بوویتە ئەوە گچکە و تازە پێڕاگەیشت و پێشان هەر ماڵک قدوەچی هەبوو گەورەشی هەبوو ئێستا ئەو شتە نمایە سفرەکانیش پێشان فەرقی هەبوو لەگە سفرەی ئێستا بوویتە پاسفوت بوویتە پەتاتە و مەتاتۆماتە و پێشان شیوی گەورە دەکرا والله سەر ئەمن داکم تووشی دەکرد لۆ مەدعەمی یعنی پاش ئەو مادی بوونەی وهامان دەکرد دەماندیت منزەرێک لە تەنیشت منزەری چەوەندەری کفتەی تێدەکا کفتەی سۆر بە چەوەندێری سۆر هەم چەوەندەرەکەی دەکوڵاند هەم کفتەکەشی دەکرد ئێستا دەتانێت و بەژنی بلێ وەرە چەوەندەری چەوەندە تووشی بکە حاجکار ئەوانە شێرەژنن یعنی ژنی وان نمایە دەوێری بڵێ والله نمایە ئێستا سەد پێ دەرەوە بە کاکدارای بڵێ زۆر کەمە ئەمە ئێستا لە داکدادەنیشت سماق دوو سماقی دکتی حاسی دەکرد لۆمان لە مالێ کاگەمێرە توش هاوڕای لەگەر ئەوەی وەنیە بیرەوەریش خۆشم لۆ بژێرەوە کاگەمێرە بیرەوەرێکی خۆش ڕۆژێکە من لە مەطعەمی خۆما چوومە مەغاسلی دەستم شۆم 4-5 کەس هاتنە ژۆرێ یەکەچان لە تەمەنی خۆم گەورەتر بوو تەقریبان تەمەنی کاک زەکەریا و کاک سەربەست ئەوانە بوو دیار بوو 3-4 خاڵی خۆی دعوەت کرد بوو ئەو ساڵی چەند کاک هەر لەو فەتری هات ئەوانش هاتنە مەخسەلی دەستیان بشۆن گوتی خاڵە ئەوە هاتینە مەطعەم نەجاری خواردنیشیان زۆرە بێ لە کەبابی ئێستا قۆزیان هەیە مەسەل ئەوەیان هەیە کابرا ئەو جام جلچ کوردی پیاوی بە تەمەن کەشخا ڕێکوپێک پڕ معلومات گوتی بابی من گوتی ئەمن هاتیمە دەرێ بۆچی قەدیمین زەمان هاتیمە کەبابی بخۆم گوتی خاتوونەکەم لە ماڵێ هەیە پیرەژنەچی پاک و خاوێن گوتی عیب نییە پیاو لە دەرێ بێ برنجش ئەزە گوتی برنج و مەرەگەی بخوا یا شلۆ برنجی بخوا بە گۆشتی گوتی بەس کەباب لە دەرێ دەخورێ گوتی عیب بە پیاو برنج و قۆزی و هەندە خواردن هەیەکەل ئافرەت لە ماڵی دروستی دەکا بێ لە دەرێ بخوا لە ماڵێک کەباب دروست نابی ئەمن هاتیمە کەبابی بخۆم گوتی کەبابیان گەورەیە خاڵەوەچی جاران نیە گوتە من گەورە مەورە نازام 5-6 کیلۆ من داوا کە چکەی بخۆتانم گوتە بە چ دەخوا بخوا والله کاک سەر تو شتێک خۆشم لۆ بژێرەوە ئەمگو هە لە زادەی باتینە زادەی باتینە دێ وەڵڵا دەمێژە لەوێشین ساڵی 75 لەوینە بەرێ شتێک خۆشم لۆ بژێرەوە ڕۆژێک بە قسەی حاجی گوتی تارەیە خۆ کەبابشکردن زاب دەکات داوای خواردنی کرد تاخیر بوو بڕک سقالە باڵک بوو زەحام بوو گوتی کاکە خۆن گوت تیار دروست ناکەن کەبابشکردن چییە؟ 6 نەفەر سەفەی دەویست ئەمش گوتم کاکە دەست بشۆ وەرە کەبابە شیشکە پارەی 7 نەفەرکە لێوە ناگرم دەست شوشاتە پێش داغی هەندی کرد هینا و بردی شەکەی نەگرت دانەوزیە خۆی بڕۆ تیاری باشە پشمان بۆ لە قسەکەی خۆی گوتم کاکە زەحمەت هەندێکی شەیە زەحمەت ئەم قسەکە پێ ناکەی ئیشەکە هەر لە بیدایەتڕا کە دەست پێ دەکەی زەحمەتە بزانێ ئێستا خەڵک نازانێ ئێستا بڕۆزە لە کۆمنتی خەڵک شتی ناشرین دەنووس کابراایەک لە سلێمانی دانیشتەیە کۆمنتەکە لێ دەنووسی
خەڵکی سلێمانش خەڵکی مەیە بێگانینە ئەمن برادرە ئەسلیەکانم زۆری لە سلێمانینە ئەتو کابرا لە سلێمانی دانیشتی ئەتو ئەمنی ناناسی شتەشی لەسەر من دەنووسی بەقورآن حەز دەکرێت زۆر لە دڵت مایە ئاخنا جوان نییە کابرا ئەتوی ناناسی نازانی ئەتو چێ کابراایە کە تەماشای پرۆفایلی دەکەی چ ئەسلی دیارە چ فەسلی دیارە هەر نازانی خەڵکی چێن دەرا ئەوزە ئەمە بە نسبەتی مەدعمی بلێم لە بیدایەتی کە داخلی زۆرێ بووی غەمە مەشاکل لە حتا خلاص دەبی یعنی میسالێکی گچکە دەینم کابراایەک بلێ ئێستا لۆ کوڕی دەیەوێت ژنی بینی یان لۆ برایەکی ئەو خەڵکەی کو داوەتکە ئیمە هەموو ڕۆژێ ژنینانە هەموو ڕۆژێ قەڵەباڵغیە ئەوزە خەڵکی وەچی جاران نمایە پێشان دەهات دەیکردە پارو دەیکردە لەفە دەی خوارد بەخۆی کەبابەکەی لو دەدا ئەوها تەماشای نەکەی دەگەدادەنا ئێستا کەباب بەخۆی هەروە خۆش ئێستا دێ لە توابی دەیەوێت مەدعمەکەی بکڕی دوازە سناپی دەکە ڕۆژە شاگرد دەکاتی دەرەوە تەماتەیە لایەکی برژایە مشتێکە دەرێ لای ئەوی دیکە لایەکەی دیکەش ببژێنن یان بڕەشی هاتیە دەرێ و پیازە ئەوها ورد نەکرێ پیازم لۆبینە بەخۆم هور دەکەم تو کاکە مەدام قەڵباغت پێڕانەکەی و ئیشانە بکەیت پێشان شتیوانە بوو پێشان عالم دەی خوارد و دەڕۆی ئێستا هەزار عیب لێ دەبینتەوە هەمووی بیتە لەژ نەکرێت ئەوجا من ئێستا سوالێکی دەکەم کاگەمیر تازە کاک حازی کاک سەربەست شتێکی گوت ئەو کابرای هات بوو زابتەکە باشە نفسی کەباب ئێستا تو وەچی گوتی دایەوی نفسی کەباب و نفسی شیش و نفسی گۆشت وەنیا قیمە لۆ ئیوی گرتی لۆ ئیوی نەیگرت فەنەکەی لە چییە؟ فەنەکەی ئەوە وەستایە ئەوە زوهدی داتە فێرە و ئیشە بووە ئامۆز ئێستا ئەمە کەباب چینە خوا ڕستقیمەی بەو نەوعەدا هیچ جەنابەت بەنەوعەک یەک دەبتە دکتۆر یەک دەبتە مهندس یەک دەبتە فیلان یەک دەبتە وەزیر یەک دەبتە زێڕەنگر ئیتر خوا ڕستقەکەی ئەوها تەوزیع دەکا کو دەبی هەموو دنیا بەس دکتۆربی هەمووش کەبابچی یا هەموو کەبابچیبی یا هەموو مەسەلەن زابت بیونیا زۆر هەر کەسەوە بە ئیشی خۆی جوان کاک سوالێک ئێستا مەسەلەن وشەی کەباب بابێ مەسەر وشەی کەباب طبعا نەکوردیە و نەعەرەبیە و نەفارسیە وشەکی ئەکەدیە وەختی خۆی لە میزۆپۆتامیا یعنی پێشی هەزاران ساڵ لە عێراقی کۆن کەبابۆ یعنی گۆشت برژان ئەو وشە کەبابۆ کە ئەکەدیە هاتێتە مۆزیپۆتامیا و هەموو پێدەڵێن کەباب باشە خەڵک لۆندا حەزی لە کەبابی با ئەم لە تو پرسم یعنی ئەتو بێ قەیسەری بێ جادەی باتی بسێ کەباب بخانێ بێ قەیسەری دەی بسێ کەباب بخانێ بسێ ئیسکاندەی بسێ کەباب بەتەسەوڕت لۆ خەڵک هەموو کەسێک حەزی لە کەبابە لە بۆنیتی لە چیە حەز دەکا مەسەلەن شتی خواردنی دی هەیە مەسەلەن کابرا لە مالی بخواتن برند شتی وا بەس هەموو کەسێک ناتوانێت کەبابی بکات لە مالی حەزی لێ ڕغبەت هەیە مەسەلەن شتێک خۆشە لە بینی لە خارج دێن لە خارج دێن یەکەم جار دەرێ بمە کەبابخانەی کەبابەش بخۆم ئەجنەبیە کابرا نازانێت کەباب چی بەس گوێ لێ بووە دەرێ بۆ فیلان کەبابخانەی کەبابی بخۆم یعنی شتەکە مەرەقا خۆشە کەباب گۆشت خواردن هەموو کەسێک ڕغبەت هەیە جاران ئەگەر کاکە زەکەرێت جاران دەیانگو ئەگەر بێ هەولێرێ و کەبابی نەخۆی حسێب نییە یان نەچێ هەولێرێ وەنیە ڕاست حسێب نییە ئەمە ڕۆژی چوونە داوەتە چی ئەمن کەبابەکەم دەکرد مەدامەش کەش هاتبوو تقریبان ئەو 12 خواردنیان پێگوت بوو ئیمن بەس کەباب بوو وەڵا وەچی خلاص بوون چوینە ژۆرێ کابرا برادرم بوو هەزار زوونی بە مندا گوتیەوە خواردنەکانی من هەموو لە سەمێزی مایە بەس کەبابەکەیان خواردیە گوتم کاکە وەچی کەباب دێ خواردنەکانی دیکە هەموو دەیویستە ئەو لای سفرەتی کەباب کەس دەست ناداتێ ڕەوازی خۆی هەیە کەباب ئەوەی خۆی هەیە لە هەموو خواردنە چی میمترە کەباب خۆی دەکات جێ خۆی دەکات ئەوە دەڵێن کاتی خۆی پیرەمێردی شاعیر زۆر حەزی لە کەبابی بووە دەلێ ینی پارچە شەرێکی دەلێ مایەی ژیانی ئێمە کەبابێ یعنی بابێ بڕوە بۆ نەیگۆڕمەوە من بە کەبابێ یعنی ژیانەکەی خۆی بگۆڕی ئەوەندە حەزی لە کەبابی بووە بڵێ باشە ئەو فەرقی چییە مەسەلەن کاک سەر هەندێک کەباب هەیە مەسەلەن بە ساتووری لێ دەدەن هەندێکەیە بە مەچینەی لێ دەدەن فەرقی چیەوە بەخوای وەختی ساتوری مەچینە نەبووە ئەم شتە هەسانکاری کرایە ئەوە وەختی مەچنە شتوانە بەوە کابرا مەزبوور بە ساتوری دەکرد ئەو زەمە کەبابی ساتورمان نەخواردیە کەبابی ساتورمان بە تەمەتری ئەتو خواردیتت کەبابی ساتور نەم خواردیە بەس کەباب ساپەچاغی بڵێ کەباب ساتور ئیدە کەبابی بووە 15 کەباب و 20 کەباب و بڵێ حتا 50 کەبابی
بەس ئێستا کابراایك مەدعمی دابنێ بە ساتۆری مشتری هەموو قەلبی دەشێنن دەیدەنە بەر ساتۆر وەڵڵا دەیکوژن بۆ ماستۆری خەڵک ئێستا دێ دەدەقە دادنیشی دە دەقە دادنیشی گارەگاری دەکا بە شەڕ دێ لەگەرت دەێ ئەوە چی لێ هات ئەوێ ڕۆژێ زانێ حەزەکەر ئێستاکەم لەو جۆر ئەوی ڕۆژێ ئێوە ڕۆژێ کابراایەک یەکات گوتی وەڵام مشتێک عاجز بووە لە ژۆرێ وەڵامش چوم دیتم برادەرمە وەڵا ئەمری دیت یەکدریمان ماچ کرد گوتمەوە لۆوات عەسەبی بووی لۆوات تێک چووی گوتی کاکە ئەمن چارێکە کە 20 دقەیە دانیشتیمە گوتم ئەتوو لەگە منداڵە ناتی وزە خێزانی لەگەری بوو لەگە دوو منداری گوتی بە گوتم ڕێک دوو قسەی خۆشیان لەگە بکە تەماشای عالەمەی بکە گوتم کام قەبیلاتەکە گوتی خواردمان گوتم قەبیلاتەکە لۆوە بەسەریعی خوارد ئێوە سوپی خواردیە مقەبیلاتی خواردیە وزارە لەسەر کەبابەکەی بەشەر دێ گوتم ناوەڵا یەک سوالە لێ دەپرسم ڕاست پێم برێ گوتی وەڵاهی پێت دەرێم گوتم دەتەوێت بە 10 دقەی خواردنی بدەیەوانە بچی فڕێیان بدەیەوە مالێ بە خۆت بێ دەرێ ژنەکە گوتی ڕەحمە لە داک و بابت گوتی ئەوە ئەمەی داوێتەوە مالێ بەخۆی دەچی ئۆکەی دەکاوزە حتا شەوێ سعات 1 و 2 ئەوجا ئەوە کابرا دەیەوێ بچی ئۆکەی بکە هاتیە دەیەوێ مەدعمی تێک بدە چێ 10 دقە سارێکێک دانیشتیە وڵی زەکەوە ئەوی بن بەڕێتینا سەر بەڕێ کاگە میر بابینە ئەتوش چیرۆکە خۆشم لۆ بجێڕەوە مەسەلەن لەوانەیە خەڵک تووڕەبی لەوانەیە خەڵک قبول ناکە لەوانەیە ڕۆژە قیمەتەوە بووبی والله حالت هەیە ئینسانە تووشێ هەموو مەطعەمەک تووشێ و حالەتی دەبی لەگەر زبوونی خۆی لەگە مشتری خۆی دەبینی کابرا دێ جا بەجار جەوی تەواو نییە بەخۆی مەشاکیلە چیە دێنانەکەی بخۆجە سبحان الله ئینسان کاتی کە برسی دەبی زیاتر عەسەبی دەبی خاص ئێستا ڕەمەزان زۆر کارە ساتە کابرا دێ دەبینی لە ماڵەشی وەکە لە دەستیان دەرنەچوە یان حالەتێک بووە یان عاجل هاتیە 5 دقە مایە مەغریب یان سەفەری دەوێت یان دەوێت دانیشتێ خواردنی دەوێت ئەی کاکە تو بەلای کەمی دە 15-20 کەسی لە پێشە ئەتو دە سەبرەتی بگرا ئەوجە تووڕە دەبی قسەی دەکەمەش ئەوی ساحب مەطعەمە جەماعەت دەزان دەبی دڵمان زۆر گەورەبی تەحەمبولی دەکەین لەسەر سەری خۆمانی دادەنین حتا پێشمان بکرێ خزمەتی دەکەین تووڕەش بی چای دەکەینەوە دەستت خۆشبی کاکە سەرە کو وەسفی برادەراتی دەکەی هاوڕێیەتی دەکەی لەگە ئەو پیاوە جوانانە لەگەڵ ئەمە خاصە لەگەر حاجی لە منداڵی برادرین بامان برادر بوو علاقاتیان زۆر بەقوت بوو ئەمەش لەگەوانە لە منداڵیەوە برادری ئینشاڵڵا منداڵەکانشمان برادر دەبن بالفعل منداڵەکانیشیانم کە دێنەکردن کوڕی حازمی دێتەکەنم سەرمال دێتنان تەماشا چاق خۆشی مالەکە دەکەن بخۆی بڕێک دوور کە تێنە لەگەر زەکەریای حاجی زۆر حازم و مەلا دیار بڕێک مەلا دیار لێوێ دێن چاق خۆشی دەکەن ڕەدە من لێوێ یان برادەرتیمان زۆر بەقوت بوو واسەی بابیشمان تەوان بابیشمان زۆر برادر دەبی کوبی بە دوو سێ کەلیمە پێم بڵێ والله برادر وەفا جوانە یعنی زۆر جار کە دەرێن مەسەلەن منافزیان ئەو مەطعەمە لەگەوە قەت ئەو شتانەمان نەبووە بە سەتان جار کاک حاجی سیروان براگەورەی کاک حاجی زەکەریای تەلەفۆنی لۆم کردی ئەمیر حیاتم ڕۆژی جومعەی سبەینی ئەمە ناکەینەوە فیلان کەس زۆر برادەرمە دێ ئەوەی لۆدانێ حساب کە ئەمنم يعني مشتري خوي داتا من يعني أمن لبويا كشكا أدي وفانيا أدي وكساتينيا يعني استجد ولاتي ما براستي وفاها لما عند برسم مثلا كواب ياسين بخمان دي بين فيش ذكي دي بين ناوقي سري لين أوتا فيها وين شخصية دي والله ناي ناسم بس علاقة مفانسوبة قوتها حتى بيش ذكيش دبي أو كباب ياسين أو حاجي زكريا كباب ياسين يخومان لو إيش يخومان فرقينيا حاج زكريا دبي إنسان كو برادراتك بس كلمة شيء كو دبي برادراته سنودلي هاوريتي تمن هاورتي جاني بجاني بخوايا من أول دي دلهم أجر وفاي نبو يعني أوي عطفي نبو لبرامبر أو برادرك هيا يعني بمن أو كابلا هيتسا بهيتسي دادنه يعني استمزور برادراتي من ديتيا بواسطة برادركي توشي سزم بوا توشي حادثة جولة بوا توشي أو بوا بس الحمد لله أما لمن ضالية وكما يقدري مع الناس يا برادر نبوينا نما قلت يا برادر هل بحسابي برا هر برا استاذ زللي أو كابلا إخوة شاهد زللي منه أما نامي يعني نامي إخوة شاهد وكذا رمضان
ناخۆشیوانە بە هیچ نەوعی نامەوێ ببینم. ئەکید حەت زەکەریا دەمەوێت دایمەن لە خۆشی بیان بینم. ئەوە معنای دەست خۆشبی ئەوە معنای برادایەتی ڕاستەقینەیە. ئەمە لە ژیانم بەحسیوانم نەکردیە. لە ژیانم بەحسیوانم نەکردیە. ژیانم کاکە زەکەریا ئەوە معنای هاوڕێیەتیە. دەڵێن لە نێوان ئاگرێک کە ناکوژێتەوە و دەستێک کە ناسوتێ هاوڕێتی بەو شێوە جوانە هەیە کە بە ئاگری قین و حەسادەت ناسوتێت تەندروست بن.